حاڵەتەکانی توشبوون بە پەتای کۆرۆنا لە شاری کەرکووک زیادی کردووە بە جۆرێک لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا 14 حاڵەت تۆمار کراوە. ئەمانە تیمەکانی تەندروستی کەرکووکن. جۆرە ئامێرێکیان پێگەیشتووە لە ماوەی 2 بۆ 3 خولەک ئەنجامی سەرەتایی نەخۆشیەکە دەردەخات. ئەمڕۆ دەستکرا بە تاقیکردنەوەی ئەو ئامێرە کە 3000 دانە گەیشتووەتە کەرکووک. ئێمە ئێستاکە تێستە تازەمان هێناوە تێستەکە پێڵێن ڕەپت تێست. ئەم ڕەپت تێستە نەخۆشی کۆرۆنا دەردەخات لەوانەیەکەوە توش بوونە و لەشیان بەرگری پیا کردووە. ینی ڤایرۆسەکە دەرناکە بەڵام بەرگری لەش دەردەکەوێت. وەکو پیسیارەکە نابێت بەڵام ئێمە وەکو شتێکی بڵێ سەریع لەو شوێنە بخلال 5 دقیقە ئەتوانی پشکنین بۆ ئەو گومان لێکراوە بکەیت یان بەرکەوتووەکە بکەیت کە لە شوێنی نزیک ماڵەکە بێت و ئەو شوێنی نەخۆشەکان بێت. شانەی قەیرانەکان چاودێری ئەنجامی پشکنینی 100 کەس دەکات کە بڕیارە لە ماوەی چەند کاتژمێری داهاتوو بگەڕێتەوە کەرکووک. لاگەری زیادبوونی حاڵەتەکان قەدەغەی هاتوچۆ بە تەواوی لە شارەکە ڕادەگەێننەوە. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا 14 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لە کەرکووک تۆمار کراوە. ئەمەش بە نیسبەت تەندروستی کەرکووک زۆرە. لە چوارشەمەی ڕابردووەوە سەرجەم ئەو کەسانەمان کەرەنتین کردووە کە بەرکەوتنیان لەگەڵ توشبان هەیە کە ژمارەیان 100 کەسە و نمونەی پشکنینەکانیان نێدراوە بۆ بەغدا. بۆیە چاوەڕی ئەنجامەکان دەبین. ئەمڕۆ دەگەڕێنەوە. ئەم هەڵمەتەش باوکاری بەشی تەندروستی کەرکووک و بەشی ئۆپراسیۆنەکان و بنکەکانی ناوشار و تیمەکانی ڕوبەڕووبوونەوەی پەتا ئەنجام درراوە. ئێمە وەک شانەی قەیرانەکانی تەندروستی پارێزگای کەرکووک تەمان هەر لەم 2 ڕۆژەی کە باست کرد کەوتوونتە سەرخەت و لەگەڵ یانین و ئاگداری هەموو ئەو شتانی کە کەرکوورۆدا ئەو حاڵەتانی کە توش بوونە لەگەڵیان سەردانی نەخۆشخانەکانمان کرد لەگەڵیان نابردیانمانە بۆ حەزری سەحی هەم دوێرەشە و هەم پێرەشە و بەردەوام ئێمە ئاگامان لە ئیشەکانیان هەیە بەڵام ئێمە وەک شانەی قەیرانەکان چاوەڕی بڕیاری کۆتایی ئەمڕۆین. ئەو نەتایجە دێتەوە لە فەحس و لە مەسحی پێڵێن ئەو نەتایجە زەمان بۆ بێنێتەوە ئەو کات شانەی قەیرانەکان بڕیاری تەواوەتی ئەدا لەسەر ئەو نەتایجانە دێتەوە. بۆی هەیە قەدەغکردنی هاتوچۆ زیاد بکە بۆی هەیە وە خۆی بمێنێتەوە. ماوەی نزیکەی 15 ڕۆژە قەدەغەی هاتوچۆی بەمەرج لە کاتژمێر 6 بەیانی بۆ 6 ئێوارە لابراوە. بەڵام بەوتەی بەرپرسانی تەندروستی هاوڵاتیان بێ گوێدانە ڕێنمایە تەندروستیەکان هاتوچۆ دەکەن و ڕێنمایەکان جێبەجێ ناکەن. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا 14 حاڵەتی دیکەی کۆرۆنا لە شاری کەرکووک تۆمار کراوە. ئەمەش مەترسیەکانی لای تەندروستی کەرکووک زیاتر کردووە. بۆیە لە ئەگەری گەڕانەوەی ئەو سامپڵانەی کە نێردراون بۆ بەغداد ئەگەر حاڵەتەکان زیاتر بن ئەوە تەندروستی کەرکووک پێشنیار دەکات شانەی قەیرانەکان قەدەغەی هاتوچۆی بە تەواوەتی لە شاری کەرکووک ڕابگەێنێتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.